صوت حياتي ومني وفايته غير وفاء مش هذي مشكو إذا سنكروا خيالان غير مسين ما دوباره جنو این خیلی وانی دل جزاوان یا رزق وطنی فاینی بفراوان سپا مریانی شاکوی ساناو وكي قهولي وباقي البزنا وسيم نمني سالم بمنا ذوقي بارش كالي الغم ديارا وسواتني سرد ولا ماء فرح وزاود ركيتني أماء وسوى رصي وسماء وخير بەنامەی خوای گەورەی وینەرە وەشەویستەکە بەرنامە و هەوار و هەورامانی سڵام و خوای تاوە نەبوو ئیجارە دلێ سروشتە جوانەکە و هەورامانینە جە دەگاوەشەکەی دەرەو مەڕێنێ ئامێن مێوە خزمەتە گەرەکمانە ئیجارە جە بەرنامەکەمانە باس و واتەی وەڵی ناکەرمی جە ڕابردوونە جە کۆنێ جە باو باپیرا و ئێمەنێ بە حکم و ئانەی کە تەکنۆلۆژیا و تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و موبایل و ئیچێوێکە نەبیێنی هەمیشە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەکیمان پەڕی بینی ئەچی وتە جوانە ئەچی پەندە شیرینە کە بەڕاستی هەیۆشە پێی وێژ واتا و مانا و تەفسیرێ تایبەت و وێژ هەنش ئیجارە تەوەر و بەرنامەکەیمە تایبەتکردن پێی واتە جوانە ملمێ خزمەت و میێمانە وەشەویستەکامە وینەرە وەشەویستەکە چەنی مابیدی جايين خيلي وين ذبي إذ لك من انتظاري وستبي وەشەویستە بەرنامەکەیمە بە وەشحاڵیەوە میێمانداری برای بەڕێز و وەشەویستم کاگ عەفان کە ژناسیان بە سێ عەفان دەرەمەڕی ماڵسە عەفان فرە وەشحاڵمی پێی دەفەتێ بەخشاو بە ئێمە منیش هەر پاسەکە ئابەکەر وەڵی گەچوینە بە نامی خوای گەورەی خێرامای بەرنامە و هەوار و هۆرامانی کرد و دەستاوەش بوو و داواکار نادایم ئەپێسە گێڵ دێشۆنە و تەبیعەت و سروشت و کەلتور و هۆرامانینە بەڵام دەخیل تابوو هەمجە کەلتوری وێ تا شارەزا کردێ هەمجە زوانەوانینە وەروینەی پێی زاڕڵەکە دوباتەری چیوە فێرێ بە کە عەفانیان گەرەکمانە ئیجارە جە بەرنامەکەمانە تەوەر و بەرنامەکەیمان تەرخان کردن بە واتە و وەڵینە مەڵە هەمیشە دلێ مەجالیسەکە ئێمەنێ باو باپیرانمانێ کۆمەڵێ قسەی نەستەقی بینێ کۆمەڵێ قسەی جوانی بینێ کە ئەگەر بە واتە و ئارەی واتی بە ئاو ئاڵتونیەش و بنویسیاوەی بەڕاستی کە هەمیشە هەیوچی نیشا واتا و مانا و تەفسیرێ فرە وەرگێرو وێش واتێ واچمێ واتێ وەڵینا هەورامانە ئێمە مەتامێ ئەچێگەنە حەق دەیمێ تەمام من مەلەوانێ نییە ناباس و ژیر و هۆرامانی کەرونە هەر ئانەکە زان و هەستم پەنەکەردە بۆ
پیای ژیر گر دەگەێوەنە و گر مەجلیسێنە و گر خانەوادێنە بیان اینجا یەری چوار ئێمە واتێما هەنێ واتێما هەنە تەشەرەنە ناڕاستەوخۆ قسی گولەنە بەڵام بە معنەیەوە هونەریانە کردێنەشا تعلیقەما هەنە تەشەرە هەریوەنە فەلسەفەن شومیاویشنە بەمعنا فەلسەفە و ئاروین ئاروین اینجا قسێما هەنە واتێ وەڵینا تۆکڵدارەنە پێسە وەزێ شوم ماڕیش جادلێنە مەژگەکەی هونەرەکەی ویزیوە هینی چانە هەن عەقڵش پێی مەبەر و وێزۆشەوە مەیاوەشنە ماچوو وەڵای ئی کابرا قسێش کردە و لوا گۆش برە و نەیاوانێشنە ئینە ماچاش پەنە فەلسەفەیە یەری چوار نوعێما هەنێ ئێمە چەنی ژیری پەندەما هەنێ چەنی نەزانی هەنەما و تەشەرێکما هەنە کردی و چوار بەشێوە ئی واتە حتا قسێش نەکەری ئی واتە وەڵیناتە نمەیە فکر ئیسە پەیگر چیوێ و دەرمانێ کابرا ماچۆ پەیگر دەردی سەریە عیلاجێ هەربیان چەنی ماچۆ کەچەڵ ئەگەر دەرمانکەر بوو دەرمان و سەرە و وێشکەرەوە یعنی کابرا ئەگەر ژیر و کامڵ بۆنێ چارەسەر و وێشکەرۆنێ معناش ئانێنە ئی کابرا ئەقڵفامە نەهاق ئامان موچیاری تۆکەرۆ جاری چانە هەند داڵبەری لا کابرێەوە کەچی وێش ئا نەچەقان دلێت ناڕەحەتی و دەردی سەری گەرەخشا موچیاری تۆکەرۆ ئی کەلیمێ پێ ئانێ هەر پەندێەوە هەر واتێەوە هۆرامیەوە پەڕ و پۆست و وش وچێنێ جا ئێمە بەش بەشی شاکەرمێنە و ئەینانا خزمەتان سەلامت بی کاک عەفانگیان وەڵی ئەنە برمێ دلی واتە وەڵینا وێما و بەش بەش شاکەرمێ بەڵێ گەرەکمانە باسێ سەر و گرنگی و ڕۆڵ و ئی واتە جوانە وەڵینا وێما کەرمێ بەراورد جەڕابردوونە واسمێ ئەگەر بەراوردێ شاکەرمێ بە ئاروی تاچن ئینە ئیسە هەرمانە شاپە نەکردی و دلی کۆڕووکۆبوونەوە کامە جالیسەکە ئێمەنێ هەر پاسە کە دەست بەدەست یانی باو باپیر و ئێمە ئایشا یاونان دەست و جەنابیتە جەناب تاپەی ئێمە پێی کەسێ وەتەری ئایا ئارۆنێ دلێ هەورامانینێ و بە دەرچانەیە سنوور و چوارچێوە و جوگرافیا هەورامانینێ ئیسە معلی بوو جەنابی تا هەورامان یەک پارچە بێن بە ناوچەوە گەشتیاری گرد و هەورامانی بە دەرجە خەڵک و هەورامانی خەڵکانێتە ڕووەکەر و هەورامانی ئایا ئێمە تاوانمە پێسە هەورامانی پێسە هەورامی بەشێکی فولکلور و ڕەسەنایەتی وێمە کە واتێ وەڵینە جوانەکە وێمانی کە هەیو شامانە و تەفسیرێ فرە جوان بە ژیان و ئاروی تاک بە تاکو ئێمە بەخشوو ئایا ئێمە تاوانمە ئینێ هەم زیینە کەرمێوەیە و هەمیش یاو نێژ بە کەسانێت کە بەکرد ئێمە ڕاستە ئی مەجلیسی ئیسەر نییەنێ تۆ شۆم قسێ پەیوی کەری وەرانوەرەکەت یاوەنە حاڵی بۆ بێ مەجلیست گۆش گێرە و ماچوو کابرێەوە شابەر بە زۆر پێ سەرە تاشتێ ماچواش مە بەردێم مە تاش ماچواش بە زۆر بەردێ ماچواش دێ ها تاش دێ تۆ براکەت ئاڵنیا ئانەی ناوەرانوە تۆ گەرەک تا یاو نیشنە گۆشێ گێر و چەنیکی قسێکەری معناش ئاەنە ئێمە حەز کەرمێ ئی قسی وچیاوە خەڵکێک گۆش ماپەی گێرە وەلێ ئێمە دۆستەکێمە ئاوێنیانێ ئەنام دلێ هەورامی نەخود و هەورامی وێش زانۆ ئیچی ویە زانێ وەلێ مەبوو دێ دلێ وێشمانە بوو شوم بەرژ وزمێپەی لایەناتەری دەی لایەنەکەی تەر براکەی تەرت گۆشمە گێرۆپەیت ئەیمە بەستم ئاەنێ دلێ هەورامینە دلێ هەورامیەکە وێشانە ئیچێوێ مەسەن هەر هاتوو چۆکەرا من گەڵ و شۆپێت تۆ گەڵی شۆپەی من ئایا ئەشۆ ئێمە ئیش نورەیە تێپەڕمێ ئایا ئێمە تاوان مائینەیە کەرمێ ئاخرتە هەر ئانن کە عەرزم کردی تۆ حتا قێڕنی ئابرا گۆشی ژەنێنی مەژنەوە ماچوو من مەژنە و کاکرد توشتنی کردی ئەنام ئێمە دلی وێمانە هەنما دلی وێشمانە فۆتیێنی ئیسە من پێسە ماچوو کاکە گرتەوەنێ هاردی مەکەرەوە دەی کابرا تاشیش پێی نەکەری وەزاڵە ئەروچ و زانوتەوەنێ هارێ کامێنێ پاسەن گرت چیوێ ماچوو بوڵە ئینا بولگای گەورێنێ دێ ئاچوو زان و بوڵە چێشەنە بولگای گەورێ چێشەنە حتاشیش پێکردی و ماچیش ئیچیوی کەلتور و هەورامانە من دیێنم وەلێ کابرای وەزاڕڵەوە هیزی چوزانەوە کاکە گیان کەرگە تاخڵە نەکەڕ سەرە وێشرە کەسمەتاو کەڕ ژیانێکیش ئینیشا ئەشۆم ئێمە بە دەرز بە نوویسەی حەجگیزمە لە مەژماوە ئەشۆم ور بێزە ئانی شارەزێنێ جەواتە و جۆزوانەوانی هەورامینە بەرنامێ تەرخان کەرا پێی ئی بەرنامە پێسە تۆ پێی بەرنامەکاتەری بە زوان بە دەنگ ملو مەژگو کابرایە بەوانای منۆ تۆ تەماشەکەری سانە هەفتا ئێمە سانەسی ئانی گۆش گێرا نەخوێنەوارێنێ بەڵام بەوانە نیشارم گۆش گێرا پێی واتەکاوتەوە ئانیش کە تااقەت و واناشاوەنیا هەر بە دەنگەکە هەز دەنگێ وەش بوونە وانۆشاوە بە دەنگەکەی ئیسیفاڵە کەرانە بەوانە مرۆ سەرشەوە گۆشمەوە شم ئێمە بە دەنگ فارمێشاوە پێی جیلی داهاتووی بەرنامە تایبەت بوو سەر و ئی چیوە کەلتوری هەورامیە بڵێ کەعفامی بەرنامەکەمە هەمیشە ئانەنێ تەوەر بە تەوەر باس و کولتور و ڕەسەنایەتی و فەرهەنگی و هەورامانی کەرمی بڵێ
و هەمیشە ڕابردوونە بایەخێ تەمامادان پێی بابەتە دەستاوە بە تاک دەستاوە ئیسش خزمەت و جەنابیتانە ئەگەر بەیمێ سەر و باس و واتە جوانەکامە پێی نمونەی واتێوە جوانەما هەنە ماچۆ ڕۆ جەبنە ڕۆوە دیارە ڕاستە ئینە یعنی ئەگەر تەفسیرشکەری گێرە معنێەوە فرەفراوانە بەخشەوە زان چێشە وەختێ ئینسانەکەی وەرانوەرت عقلوئی ئینسانیە ئی کەلیمە یاونە جاری چانە هەن تۆ قسێکەری وەرانوەرەکە زیرەکانە پەیپەی قسێ بەرۆ یەک کتێبە سەر منویسۆ چووکە زانەوە کابرا هەستکەرۆ نە زیرەکە هەنی چانەیەشەن کاڵفاما مرۆ سەرشە ئەسڵەن هەر گۆشمەڵۆ ئەشوم بەڵێ ئێمە پەندێ واتێ وەڵینەیەمە هەنە پیای چانە هەن زیرە قەڵەم و داڕشنێ عالیشەن تاوە بنویس و کتێبە سەر بنویسۆنە و مەجلیسنە قسێ چانێما هەنە مەجلیسش بڕیانەوە جەکێشێ هەر قسێ چانێ واتی وەڵینەما هەنە گچی وش بڕیانەواتەنش ئەتر وەسێشە ئاقسی یعنی گچی و گر دەرسی بێنێ ئێمە شۆم ئانەیە شارەزێنی جە کەلتور و هۆرامانی منێ مە لە نەزان مەتا و ئەچی بەحرێنە مەلێکەر و شوم کابرێەوە بۆ زوانەوانی خاسش بۆنە ئی قسا گرت شیێکەر و تەتڵەوێچن شاکەر و پوختەکە بار و وەردەم و بەدەنگ بۆ بەڕنگ بوو وەڵێ شاکەرەوە پێسا ئەرزم کردی دێپە ئی جی لە تازەیە جی لە تازە ئامێنێ هەستکەرا ئەپی کەلتوریە ئێمە ئیسەمەنە بۆ کەلتور گر ڕەمزی هەورامین ئانە خەڵک شانازیش پۆکەرە و جەگول کۆپات و تاختۆ قۆسەر و بەژن و باڵایت گرتونی من و تۆ خودێش مەیەمێنە من و تۆ بەرزش مەکەرمێ من و تۆ احتیمامش مەیەمێ پەنە خەریکە وردە پۆرە مارە وەژا و کەراش بە کاڵا و باڵا وێشە بڵێ کەعفان یۆتەرچا واتە جوانەیە کە وەڵینەکە ئێمە پە ئێمە شاگەڵانە یاوان لا ئێمە ماچۆ کەڵە شێری ژنەوانەوە ڕۆ هەر بۆەوەی بەمعناوانێنە گلەیین بڵێ ئاخری من ئەرزم کردی واتمایمە واتێمانە پێی گلەی هەن پێی موچیاری هەن حەشا من حزوپەی نەزانی هەن ئینە گلەیەن کابرا ماچۆ کاکە بۆ یاردەی منمە یاردەش ماچوو کەڵەشی نەوان و هەر ڕۆ بۆەوە یارمانی ملو هەر تەمامیەوە یانەگە تۆ ژنێ من هەر ملو ڕاوە بەڵێم تۆ هین یاردەی نەڵانی و هامکار نەبیێ و هامان لەبیەی ئیتر گر ماچ و پەی گر قسەوە واتێ وەڵینە شانێ مەویسە مەتامێ 2000 واتێ وەڵینا بارمێ شێشا کەرمێ هەر پەی بابەتێەوە و پەدێەوە شاهانە ئینشاءڵڵا ئینانا خزمەتانە إذا غلشت غلانيت وصيبني تعرفي وهارم بدي سروزه من نعمه بدي تزوجه یوتەرجا کەسایەتیا و هەورامانی کە پێوە ماخۆڵ پێوە ڕیشەرمە پێوە نورانی نامی خزمەت و جەناب و کاک ئیبراهیم سادقینە کاک ئیبراهیمیان فرە وەشحاڵن مجەوار و هەورامانی و ئامێنمی خزمەتە بەڕێ زێندە خێر بێ دەیاخوا فرە مەمنون سپاس و وێتا و ستافی و ڕێز و سڵاممان پەیتا خێر بێ دەیاخوا سەلامت بیاخوا کاک ئیبراهیم گەرەکمانە ئیجارە جە بەرنامەکەیمانە باسێجێ وتە و وەڵینەکە وێما کەرمی کوردواتەنی پەندی پیشینیانی جە هەورامانە ئی وتی فرێ باوشا بیەن فرێ بێنی و فرێ جوانی بێنی و ئیسش کەم تا فرێوە واچمی هەر هەرمانەشا پەنەکردی و ئەگەر سەرنجێ دێمێ ڕابردوونە جە باو با پیرا ئێمەنێ ئی هینی فرێ باوشا بیەن ئی وتە جوانی و بە نرخی دلی خەڵکی ئێمەنێ ئایا ئیسە دلی خەڵکی هۆرامانی دلی ئینەوە تازەینە ئینەوەەوە تازە کە پێیا بیەن بە حکم و ئانەی کە دنیا فرەتەر بەرە و وەڵی لوێنە پێشکەوتی بینە تەکنۆلۆژیا و ئەتەرنێت و تەلەڤزیۆن و موبایل و ئیچوی هەنی ئایا ئیسە هەر ئیچوی باوشامەنند لێ هەورامانیە بەرە و کاڵبیۆملا نەوەڵا کاڵی بینەوە ئیژینە جەنرێکسەکە ئیژینەکە مەیا چێولای مەزانە و قەیمی وەڵینیە چەنی ژیوێنێ و ڕفتارچا چەنی بیێن و بوونە و پێشکەوتەی تەکنۆلۆژیای و دنیا پێشکەوتێنێ
نەمەنانیسە ئاقیمە هەنان بە دەگوان مەگە مەسەلا قەیم مەسەلا ئینی نەجوین و منانە چێوێتەر زانا بەڵام ڕەنگا دمای جین و ئێمە و شمە نوعێتەر بوو نەزانایی وەڵێنی چەنی ژیوێنی و چەنی هەڵسو کۆچاکردن و هەڵسو کۆچاکردن و ژیوێنی ئینێ مەزانە بەڵام چاوەڵ لادەگانە بین مێ مەسەلا وەڵی بارکردێنە هەفتایەکانە نوعێتەر بیان ئیشە نوعێتەرە هەر پەیوەندە کۆمەڵایەتێکی ئا کاتە گەرم و گورتری بێ گەرم و گوڕی بینیسە دەگەوەنە مەسەلاواتمێ سە سەرگەتی ئەگەر یۆ وفاتش کردێ یاگە گەچینەی یێرە چوار تە خۆ دەگێکی گنەلی یێرە چوار پێ ڕێژ شەرمی بە نامێ دەگەکیەوە لوێنی پێگەچینەی تازیە نوێنەر و نوێنەر و ئادەگێ بینی ئیتە خۆ نەکردە دەگەکی گر بلۆ یا مەسەلا کێشەوە کۆمەڵایەتی بێ چوار ڕیش شەرمی دەگەکێنە و شەحلەشکرێنی جیای دادگای و جیای مرکزی و جیای شۆرتەی ئاگەنجێچە کە چابێنێ چادەگەێنە گۆشدارێن یا ڕیش شەرما قشیش نەماڕێنی ئەپاسە بیاوەختی پسەی حاکم و حکم و بارە بۆری نەبێ یا مەسەلا کابرا مخالفێش بێ یا دەوڵەت ئەوسا پسەی نەبێ جەلب و عەسکەریژی سیارە نەبێ دوێ پۆلیسی ترتان خورماڵەوە گنێنێ ڕائێنێ شوونە و کابرای عەسکەری لای پیکەشاوە شارێوە تا پۆلیسەکەی بلاوە پاسە بیاوەختی ئەتە پۆلیسەکەی لوێنێ پاسە بیاوەختی کاگی برایم عادەتەن بە حکموانەیە کە ئەوسەی تەلەڤیزیۆن و موبایل و چی وێنە بێنی هەمیشە پەیوەندە کۆمەڵایەتی گەرم و گورتەری بێنێ مەجلیسەکەی پەڕی بێنێ مەسەرەن جەوەشی و قسەی وەشی و نەستەقی و ئینێ ئێمە فرێما بێنێ ئەچا وتە جوان و نازارە پێی نمونەی ئەوسەی واتەنشا پاڵمدان خیگەوێ چرب بوو سیاو ئینە معناش چێشن یعنی هەرگیرە واتا و تەفسیرێ فرە وەرگێ پاڵمدان خیگەوە چرب بوو سیاو بێنە معنا جوانە کابرێوە پاڵشدان یۆ دۆڵەمەنی دەسەڵاتدار یۆ ئیسیفاڵە کەڕوو دومایی سواز نەکەن زەرەرش کردن سواز نەکەن ئاو پا مەسەلا ئا دەسەڵاتدارە وشک بیان ئێ دوان چرب بوو سیاو بیان سواز نەکەن وشک بیان دۆڵەمەنەکە پاڵمدان خیگەیەوە چرب بوو سیاو بیانە مەسەلا بازێکی لیمی نەستەقی بینی یان پسە بێت فەرما ڕواستە نەلی وڵەرای هەژگای پێشنەی کلکشۆ اینی هەریوچی نیشە واتا و مانێوە فرەور معناشا فرێنە یعنی کابرا هەرمانێش پەنە نەکرێنە لوان نیشتن چوێ زل گولانەکەش پەن نەکریان چوێتەر زلش بەڵەن چەنیوێش نەتەوانش بلو ئا هەرمانە گولانی کەڕۆی زلێکش کەڕێنە وولانەکەی پەن نەکرێنێ ئاما چۆ ڕواستم مەل و وڵەرە هەژگای پێشنەوێش یامە کابران نانش نەبێت پیازی سانی اینە گرنە سەقی بینی لا دەگایانە بینی فێ بینی ئیجا ئا کۆمەڵایەتی قەیم بینی مەسەلا واچمی کابرێەوە دەگەیوەنە سابێ واچێنی سەوای فڵانەکە ژەنی مارۆ یۆ تەبلیغ وینەکەی کەواژی سەوای ژەنی مارمی پێی فڵانە کەسی زەماوەندەنێ ئیتر هەچی وەڵاغدار چادەگەێنە بێ گری ئێپە هێزمە ڕوە گر کەس هێزمی پێ ئا ساحیب هینی بەری ساحیب زەماوەندی بەری واچێنش فەنە گەلە هێزم گەلە هێزم خۆشنیێنەوە ئیسە پرسە گەلە هێزم چشان مەزانە ئەوسێ ئی گەلە هێزمە گێرا جیا ئینەی بێ بکە ئیسە خەڵک دیاری بەرەو پێیوەی و زەمایی دیاری ئاسەردەمی گێرا ئینە بێ ئاوەختی سەردەم و هێزما بێ پێی سۆبەی پێی چاشتکردەی ئیتر پسەواتی کابرا خواوە کاکە غاز شاپەی سانان غاز شاپەی سانان تفاق شاپەی وستن تفاق و ئۆسای هێزمێ بینی ئیلا دەگایی وەری فرێ وارێ پسەی نەبێ کە ئاو بکرد من وێم هینێ مابی یانێ مابێشیا چل باری هێزمی ماڕێنی جا بەشماکەرێنی تازمسانی چل باری یانە موعید مابی کەڕەمی ما چل ساڵێکی سەختی بینی ئەیتر گەلە هێزم کەرێنی پێ ئاپیا یارمەتیش دێنێ و ساعبێ زەماوەنی سازی کەرێنی پێ ڕیشەرمەکیێنی ڕیشەرمەکی وێشا چۆپی کێشێنی ڕیشەرمەکی پێپیانی ماقۆڵی سڵو بێ وەش بەڕێک و پێک یانێ دوور جەهینی تێکەڵاوی و هەر حەزکردنی شیرە تەماشاکەری ماچۆ ئەو سەی زەماوەنە یەرێ چوار ڕوێ گێڵێنێ قوربان زەماوەنە بێنە حەوت ڕوێ گێڵنێنەشا حتا من وێم زاڵڵە بێنێ واچا دەرەو مەڕێ زەماونەنێ کناچی یار حەمەبەگی ماراپەی تەیمور و ساڵینی کاک تەیموری
بەڵێ لوای میزانڵی بینێ سڕنای دۆڵ شعارە بێ سڕنادۆڵ یۆ شادۆڵ دێوەنە یۆ چا سڕنای ئیتر خەڵکە کە شاگەر خۆڵکە کردە بێ ئەوسا پاسە بێ بەڵێ پێسە ئیسەی نەبێ بە مۆبایل و بە نوعیکی وێ یانێک زەماوە نەبێ بووی تۆ حەسکەرینی بلی وەش بێ کاگبرایم یۆتەرچا وتە جوانە کە بیەن و ئیسێ بە واچوو ئایا ئێمە کەم تەرخەمین یا بەداخەوە بەرە و یان نەما یا هەر کاڵ بێ یۆمل و وەڵینەکە ئێمەواتەنشە ئاوی بەرەو خاسا تا پردە و نامەردی لە پڕیوێ ئانە گوتەوە فرە ئالایانێ تۆ منەتەوە ئاکابرایە ورنەکی خنێکی ئەی خاسا تا ئەفسەر و ئاپر لێشەوە پڕیەوە ماچۆ ئاوی بەرەوە خاسانەی پردە و نامەردی بەڵێ ئاوی بەرەوە بەڵێ نای پردە و نامەردی ئینە واتەوە فرە جوانە ینی پێی سەر پێی گەراواچ و سەردەمانێت دما ئێمەج ئینە هەرمانەش پە نەکردی ئیسێ جار هەرمانەش پە نەکردی و ئانێ ئاوی بەرەوە خاسانەی پردە و نامەردی ئیسێ جار هەرمانەش پە نەکردی و ئانێ بەڵێ تۆ ئەگەر مەحتاج و یۆیبی جانی خراپە یانێ داوا نەواچی باسەر و پردەکەیتەرە پڕوێ ئیسێ جار هەرمانەش پە نەکردی و ئاوی بەرەو خاسانەیە پڕ نامەردی چیوێتەریش بیەن وەڵینەکە ئێمەوە کە پێمامەنەوە ماچۆ ئی دەست مەحتاج ئەو دەسی نەبوو ئینە یۆتەرە چا پەندێنە چاوتە جوانانە کە وەڵینەکە ئێمە کە ئای هەر تەفسیر و ماناوێ فرە جوان معناش فرێنە هەروەڵا معناش فرێنە یانێ تۆ محتاج و ئی دەسە محتاج و ئی دەسی نەبوو یانێ تۆ ئەگە وێڵ بۆ محتاج و یۆی نەبێ خاسا وێڵ بی اینە پامانە نییە کە ئینسان هەتا پێشکردی ویشتاوە هەوڵ و تەقلەوە بۆ چێ تۆ تەماکار و خەڵکی نەبی دەسڵ پێکێشن و محاولەکەری بە دەست و وێڵ چی و پێڵاکەری یان مەسەلا گۆشت و لا ڕوان و وێ وەرە منەتەوە قەسابی وەرمەگیرێ ئینە معنای وەژەنێ گۆشت و ڕان و وەرێ منەتەوە قەسابی وەرمەگیرێ ماناژانێنە تۆ کەم و بەکوم کوڕیەکە وێ ساچێ مەمنون و قەسابەکەی مەبێ گۆشتەوە بوو بەکەم و کوڕیەکە وێ ساچێ ئینە بە معنە ئانە نییە کە ئینسان قەناعەتش بوو قەناعەتش بوو پانەیە کە خوای پەنەبەخشان گردم لەوە سەر و قەناعەتی بەڵێ قەناعەتە بۆ پابەشی کە خوای دانی بەرە وەڵام لەوە سەروانەی بەڵێ کاک ئیبراهیم وتێوەتەرێک جوانە هەنێ ماچۆ ئاهانە کە ئاوی و چەنە واردۆ لێڵەش مەکەرە یا تەوەنیش مەوزن ئیسە بە حکومانەی کە ئێمە ئینامی یاگەوەشنە دوێری هانینە دەرو بەرمانێ و بە حکومانێک کە ئیسە هەورامان بەعام گرت بێن ناوچەوە گەشتیاری خەڵکێ جبەر و هەورامانی چوو ڕووەکەر و هەورامانی ئینە پامعنایە نییە پێی نمونێ ئەگە گەشتیارێەوە کەسێەوە غەریبەیش بێ ئێگەی مەسەرەن ئیسروشتەیە پارێزن و هانەکانمان پارێزن و گەشوی گویاکەیمان پارێزن و درەختەکانمان پارێزن و ئاچەوە کە مەسەرەن دماوێژ جیاناز و بە پیس و پۆخڵی ئارو ئامان حتممە ساوی تەرمە یاگی ئایی حتممەنەرە وڵا شێ واقعیا وایان ئیسە مەسەر من سەر و هانێەوە تۆ گیانێ پاکشکەریەوە چی پیشکەری دمای تۆ چنا خەڵکی تەرمێ سەرش پارێزنایش پاک و پۆختەیش ئینە چێوێ تەبیعیا بەڵام هەڵبەتە هەنیش گۆشتنیاچانەی نەیەنش چزانویسە کابراامێ مەسەلا مەزانوینە ئی وڵاتە پاک و پوختن ئەجۆش مەپەرسۆ ئەلاگەی فڕەم و شەخەڵ پشتگن و دمای شەخەڵەکەی کوکەرەوە بنێت ئالاگە یا بنێت سیارەکە بەرەشۆ بەرە یاگەی شەخەڵی بۆ چامجە جیاژی نمازێ پارێزنای ژینی گێ و منتیقەی چێوێ فرشتێ پاک و پوختەیش چێوێ فرە ئالا پاک و پوختەی چێوێ پاکخوا خوا فەرماوەی نەظافەت و مینە الئیمان پاک و خەمینی نیمە و دینیە پاک و تەمیزی پاک و پوختەیی بەڕێوەڵە کاک ئیبراهیم چێوێتەر جوان بێن و تێوە جوانەی تەرە هەنێ قەیمێکی ئێمە کە ئایشونەوە باو باپیراوی وێ شارە لوێنێەوەی جنابیش تا شوژن و ئایشارە لوێندەوە ئێمە شۆن و شمەرەمەمێەوە ئیچی وێ ئی پەندێ ئی وتە جوانێش و دەسا و دەستکەرە مەسەرەن چایشاوە پێشمە جەشمەوە پێ ئێمە جە ئێمەوە پێ وارتەر و ئێمە یوتەرچە ئینە جوانە کە بێنێ فەرماوانشە گەورە ئاوی مجوو
وردی پاش مۆچەنێ ڕاستە ئینە ئینە بە معناوانەیە ئی گەورەیە ئەگەر هەرمانەیە خاسەکەڕ و گولانەکە ملوشونەوە ئا هەرمانە خاسێرە ئەگە خراپە بوو ئایش ملوشونەوە خراپەکێرێ معناکە ژانێنێ یا ماچوو لیکێ بەدانێ کریوە بەدەستکریوە مەوزەش دانێ بەدەست لێلیکەکەی تا شلێنێ بەدەستکەرەشەوە مەوزەش دانێ تە نەژمەکەڕەوە اینێ ژەر معنەیەوە فرێژ هینەژێنێ پاسەن یعنی چێ پاسەوی بەوێت کردی و شێ بەوێ کری و مەیاونەش دانی یعنی ناڕەحەتی بەڵێ ئەنە معنێش فرێنە بەڵێ دەسەوەش بکاگی براهیمیان جەکات ماگیرتی حاڵی بێمێ بە ڕێزێن دێ خێر بێ دەسەر چەمەکەم ڕێز و سڵاممان پێوێ تاپەی ستافی تاپەی گرد و برایەت عزیەت مادای ڕایێشماکە دێتایە چی سروشتە جوانەنەیە چی خێر بێ وەڵامیش پێنەم وەشە دەیخوا بێ بیشەڵا حاڵی بێمی ڕێزێن دێسەر خێر بێ بیشەڵا لك مولى رخانة وأغليقه کەعفانیان باسماجە واتە وەڵی ناوی وێما کرد کە کریا بەچن بە شێوەی ئەگەر ئاماژێ بەشادەی کە ئەمەسن ئایا وێشاوی ناوە چەچن بەشانێ یعنی ئێمە چێ واتێوەما هەنێ جێ هەوامینێ ئێمە عەزم کردی واتم واتێ وەڵینا پەی گردەوێ و دەرمانە پەی گرد مەجلیسێ قسێوە تامی یەری چوار بەشێشاکەرمێ هەر قسێەوە پێی بەشێەوە بوو ئەچێنە پێی نمونەی تەشەرە تاالێقە هەنی چانە هەن تاالێق دەرا بەرمەشی چی و دەسیشنێ تاالێقەم و کابرا تاالێقە پێسە چیشی تەشەرە پێسە چیشی ماچوو بم ها کۆسەی چا مەترێ ڕیششن وەرانوەرەکە ماچوو بم ها کۆسەی چا ئینە تەشەرەنێ کابرا باس و وەصف و تاریفی و ئازایی وێشکە و هیچ نمێ هیچ بە تەشەرەوە ماچوو سان مەجموع بەغای مەگێرۆ یعنی تاالێقەنەوە حەجگیزمە تاوی ئانەیە کەری کە ماچیش یوەتە چا قسا کارێ بڵە بێکارە ساڵ و ماش پەنە و یارە تاالێ قەشمەوەنە ماچوو تۆ هیچ چەنە نمێ ناحەق وێڵمانینە و دەستکەری هیناوێت ماچۆ چۆ داوە قسێ تەرما هەنە وا چا زاڕڵی یانێ کەراوە وا چا تا کەراوە زاڕڵێ مەتا و هیچ کەرۆنە و ئەینە پێسەند تەشەری هەنی چانە هەن دە حکوومەت هەن چی و هەن یا دەسەڵاتدارێ چانە هەن مەتا و هیچ کەرۆنە و ئی قسێشا سپانان تۆرە واتەن شا زاڕڵێ یانێ کەراوە واتەن شا تا کەراوە ئینە بەش و تەشەرانی کەعفان بە حکومانەی کە ئێمە ڕابردوونە وێردەنێ باو باپیرا ئێمە هەمیشە کوڕومەجلیسیەوە تایبەت شابیان حتا مەسەن پێی سڵحکاری پێ پەیوەندە کۆمەڵایەتێکە ئایا ئێمە واتێەوە وەڵینا وێما هەنەکە چی مەجالیسانێ واتێ بۆ شاپسێ ئامۆژگاری پسم بۆ چیاری پسە ئامۆژگاری خەڵکی شاکردە بوو کە سەر و ئی بابەتە یا مەسەن هەندێک چی شاپەنە سڵح کردی سڵح کردێنێ تۆ تەماشەکەرە پەیوەندیە کۆمەڵایەتێکی علاقات و قەوم و قەبیلێ و ئاوەختیە پتەوە بیان واتەن شاچێش وەرانوەرەکەش ڕێز بڕی و جەڕۆخانە هەر قەوم خاسا تا بێگانە واتەنش لوتە ئینام مابێن و چەمانە خاسا لوتە مای نامابێن و ماچۆ هاتەنش ئاگاداری وترینی بیدێ دایم شمە ئینێندێ وەرانوەرە دایم قۆمێندی ئینێندێ دەگەوەنە سەرفە نەزەر جەیوترینی کردێ ماچۆ قەوم گوشتی چڵوەر و پێشەوە مەماڕەوە ئینە گرد موچارینێ ساڵ حەکیمی ئەنە و دەردەدارێ مەزانە
ئینە گرد زانۆ عقلە ئیچی وەیە ماچوو موچاری دەگەکەر و یا ئی کەسایەتەکەر و ماچوو بابە من خاسەرزان و بە گۆشم کردێ ئەوی چیش گوش چاوەنە گێتن و ئینە ملا بەش و موچیاری وە ڕێز بڕێ جەڕۆخانە هەر قۆم خاسا تا بێگانە ئینە بەش و موچیارەکەشنی بەش و گلەیە هەشما هەنێ کابرا گلێ ژەوەرانوەرەکەش کردن دەسەوان بیان یا هەرمان و کار بیان یا دلێ دەگانە پڕ بیان فاینەکە پسە واتەوەڵی ناوێ ما ئینش کە حتا گلەیە بە حەپسە دڵسۆزیەوە ئیگلەیەش کرێنی هوەرانە کردێن ئاڵ زانی چێشە جاری چانە هەن وەرانوەرەکەت قسە زانە قسە زان دەست و قزێشن نە هوەرانە قسەی کەڕ و ژمانی زۆر لاو نالاون و هەنی چانێ چەند لاو نالاون و ئەنە گولت لاون و زۆر دژمانیت و کافان هەر هەچی کۆمەلگایە مەڵێ یانی کە ئین و عکەسی مەوجودێنی یعنی کابرا سوزانی قسین گیراواچی گولی و پەنەواچ یعنی حتا حاڵتە گیراواچی بەجۆی جۆرەکە بچواچی هایسە لای ماچە پەنەوە یارو هیچ تا پەنەش وەشە هوەرانە کرد و زان چێشە یعنی ئەنە بە لەفزێوە جوان ئەنە بە لەفزێ شیری ئاو هەوا خاک کۆمەڵگە ڕاگەیاندن تەسیرشن ئێمە هەنی چانە ماهان قسەی کەڕ و ئەجوو جەنگ و عێراق و ئێرانی ئەجوو بەیان و هەشتاکاوانەوەچەنی ئێرانی جەنگشا چێشە ئینە ڕاگەیاندن کاریگەری شەن سەر و ئێمە نەرمونیانی نییە قسەکە دێنێ ئمە دایم تووڕێنێ دایم ڕێگی ملاما بەرپڕا دایم جۆ جەنگمانێ بەڵام ناخما چانە نیانی چانە هەن عکسشکەرەوە جا پێسە گلەیەکە ئانەنە ماچوو تۆ نەبی بەیارم خوا هەر سازنۆ کارم ئینە بە کابرێەوە ماچۆ داوا یارمەتیش وەنەکەرەوە یا بوو کەلێم گێرە یا هەرمانم چنیکەرە نمێ ماچۆ یارمانەکەی مە پۆڕیۆرە توش نەبی هەر کردیەوە کەڵە شیر نەوانەوە هەر ڕوش بووە هەر هەمان مەعناشانە بەڵام بە دوێکی وێ جیاوازێ ماچوو کەلگنەوە کەلی ماچوو بۆ ئی کەلمە کۆتەن کەل ئا هەرمانێنە کە بۆشایە گنۆ من ماچوو کاکە دێ نمەی ماچۆ ئاماچوو دێ ڕێ بوو کەلگنەوە کەلی من ئەتر یاردە و دەسەوانی تۆمەڵەوە ئینە ماچۆ یۆتەر چانژا ماچوو خێر و بێرش پێ ئارێ بۆ بەرامەش پێی شارێ ماچوو کابرا وەرانوەرەکەمە خێر و بەرەکەش بەرەو پێی وێتەری کەچی قێڕ و هۆڕەکەشی ناسەر و منەوە تەماشەکەری هەر پێی نمونەی کەرگە هێڵەکەرەوە دەستکەڕ و قڕاستراکەردەی هامساکەش ئێزعاج کەر و کەچی هێڵەکەشی وتەر وەرۆش ئینە هەر ئەپا معناوە بێ ئینە بزە کۆڵە پێی من نەبێ خێران خۆ سەرش نییە هەزارەیە تۆ تەماکار و چی وێنی هەڵمێی حچێ بوو وەشەویسی بۆ حەچێ بوونە ماڵ و دنیە بوونە هەڵێم تەقەلایە نوێ کەپەی تۆ بوو کەپەی تۆ نەبی دەستە شووری ماچە خێران خۆ سەرش نییە هەزارەوە کەعفان سەر و ئینێ بامردمی ئارۆنە واسمە ئیسە جیلۆ ئێمە ئیسەکە هەنی پێی نمونەی ئەگە خێر و بەرەکەتێژ نەبوو جەدەگەکەی وێشەنێ یاجە کولتورەکە وێشەنە ماچۆ ئەڵا خوا کردە کاولبی پێی نمونەی بەڵام هوەرانە کردە بڵێ مەسەلی کاولبیە کوچە قسە گولەنێ خۆیسە هەر هەنێ چاچی کاولبیەکەی هەمان ئینە بەڵام ئینە بە حکم و ئانێکە هوەر و قسەکە دێ هوەر و دەربڕێکی کابرای بە نوعێتەرا بە شێوازێتەرا تۆ پەنەوەشە بەیسە پێی منەگە کەسێک گەنجێ لاو تۆ مەسەنە دەڕۆمەڕ نەواچ و خۆ من دەڕۆمەڕی چێ منە دەڕۆمەر ئەڵاخوا کە دە کاولبیە تۆ سەودڵی تۆ قورسە سەودڵی تۆ ناڕەحەتە کردێ ئانەنە ئێمە لەفز و قسە کردەی ما مەزانێ دایم زوان هەن نیشانە هەن احترام پێی مەجلیسەکەی ڕوێ حەوت جا شۆرش پاکمە بووە وسڵش بەرمەش و زوانی پیس ئانێ پیۆن چانیشان بڵێ کەعفان هینە تەریشما هەنێ ئێمە بابەتی تەریشما هەن سەر و طبعا واتێ وەڵی ناما کرد پێی گر کەسێەوە یا پێی گر باتێ پێی گر مەجلیسەوە واتێەوە وێژ بیان سەر و کەسانێەوە نەزانیچ ئایا ئێمە هەنێمە پندێکانێمە هەنێ واتێەوە چانێمە هەنێ ئێمە ئەچێگەنە پێی نەزانی نەزان ملۆ قاڵ بوو ڕێزمان پێی مەجلیسەکەی و احترام پێی نەراوە شەویستەکە وڵاخێ با ئێمە نامێش نەبەرمێ لەفزش گولا بەڵام دلێ واتەکانە هەر هەنە یۆ چانیشا کە نەزان بۆنە تەجروبێ عمرس لوان سەرنە یاوان هەفتا ماچوو چێش ماشوو جوو وەروەری وە سەرش شەرمەکردن ئی سەرە شەرمەکردێ و ڕووی شەرمەکردەوە هیچ نەفاما دەرزش ور نەگرتن وەری شەرمەکرد تەجروبۆ ژیانی شەرمە نەکردن ئێمە جاری چانە هەن پەی کێشەوە کۆمەڵایەتی تەنگ و چەڵەمێەوە ڕۆزگاری پەنا بەرمی ڕیش شەرمێەوە وەختە ڕیش شەرمەکەم لۆ ماچوو دەلیلم کیاز ڕێزە ڕێزنەوە نەزانام دەلی شەڕ و ڕخێزنەوە
ئێمە ئەپی سەرە شەرمەیە خەڵەتیەنمێ یاواشێ ملۆ تێکشمەوە یعنی ئینەن کە ئەجۆ وەروەری وەختێ مێوە ئینجا زانی ماچی بابەگیان ئانە تۆ کیاس وەروەری وەسەرە شەرمەکە دەبێ تەجربە و مەجلیس و ژیانی و عەقڵی و فامی و مەجلیس و ئەرستۆیانە نەنیشتە بێرە تا دەرز وەرگێرەوە ئینە پێ ئانیشا ئینە چەند ئەچی بابەتەوە ماچۆ ئانە کە تەجروبەیە بە ئینسانیش بەخشوو ماچۆ 100 مامۆسێ پەنەژمە بەخشا آخر تەجروبە زانی چی چونکە تەجروبەیە ماچۆ وەڵێ ئاینە دەرزەکەی بوو ماچۆ ئیمتیحانەوە کەرو یەکسەر کاک عەبەکر ئێمە ئەچینەنە نمونێ فرێنە مۆلەوی دڵش مشوشی شومەرەکە بەکەش پەنجەرەکەنە دەلاقەکەنە نریە نەرێ ماچوو تۆ چی ئەنە نازارە و نەجیبن و قاڵێ جوانتن و من ئانە بە مهێمی تەماشا کرد و چێنە نیێنی مرە ماچوو من کاڵێ خام بێنێ دانێشا کوورێرە تاونانێ شاوە چەکش و چەکوشکاری چاکەردا درێ دەستگا و مەزگا جڕ و جانەوەری لوانی جا کردانێشا ئەپیشیشە نەجیبی ئێستا تو ئەچی دەلاقەنیانەتە تۆ گەرەک تا بە هەوانتە بی کامڵ پێوە کامڵ نا تا سەرد و گەرما و ڕۆژگاری نەچەشی کامڵ مەبی ئینە یۆشا پێ ئانێچە ماچۆ هەرەکەوە لوا بەغا ئەجیاما بوو بە هەسەر جاری چانە هەن کابرا ملۆ گێڵۆ کیاناش پیلاپۆلارە بەرۆژ فەقیەتی بەرۆژ دەرزواتەی مەکتەبنە کەچیمێوە هەر ئەو وەک لە ڕاوەکێنەوە هەر ئاپیا قەیمێنە کە تۆ گەرەک تا چیوێ وەرگێرۆنە بە حاڵ و کاڵ و بە کەمفامی و بێعەقلی مێوە و کەڕاتنی چەنی لوان پاسە مێوە خراپتەریش مێوە ئینی هەنێ ئانیشانێ ئینەم لە قاڵ بوو ئانیشاوە کە نەزانێنی یعنی تۆ یوەتەرەشمەهانە ماچۆ وڵات هەیهەیشا کۆسەیش بەڵمێ ڕیش تەماشەکەری وەزعێنا ئارامەنێ کەس بە کەسە جەنجاڵیە حاڵەتە ناڕەحەتین خەڵک پەشۆکیان دەردی سەرانتری کابرێەوە نەزانچەوە مێ ماچوو من داو ئینێ کرد و بابە گیانێمە وەز ئەماگولێنە و ناهەموارە و پێی وەخت و ئینێنە پێی کابرێەوە بێتەجربێ و نەزانین ماچوو واچا بە کۆسەی تو تەماشۆ ئی قسەی کەرێ چی ڕیشڵ نییە ماچوو واتش تاتەم مەترێژ بێ تاتەم مەترێژ بێ کاکە من وێت گەرەکمە پیاوی باس و تاتەیت مەکەرێ من زان و تاتەڵ پیاوی تۆ تاتە مەلک نەوێترە وێت ویتنی و تاتە تاتەن هەر پێی نمونەی ماچوو واچا بە هەسەری تاتەڵ کێن ماچوو واچ ئەلام ماینەنێ ئەلام ماینەنێ بارە کەسایەتیە ژیری فامی عاقڵ و ئەرستۆ ئاسا بارە سەر ئی واتەوەڵینا چی و بنویس و دێخ و فرەش گەرەکە پێسە ئەرزم کردی من هەر ئان نەسینەی ڕقم نەبێ ئەرزم کردی و چانە زیاتر شارەزایی مەتا و واتیم پەنێ من تۆ گەرەک بۆ وەسفێ هۆرامیانەی پەڕ و پوستیش کرد و کەس مەتاو تا ئیسێچ کەسی چ نەتاوان وەسف هۆرامی کەرۆ هەورامی عالەمی گیر واردن دەست و زیرەکیشۆ کاک عەفان بە حکومانێک کە هەورامان هەمیشە ناوچێوە ئیسە واسمی گەشتیاری بیان جڕابردن و ناوچەوە مێژوویی بیان جستانەکە گێرە جەبابانەکە گێرە گەگر ئامێنی ئەچێنە شۆڕشەکە شۆ گێرەش گەگر ئامێنی ئەچێنێ بەڕاستی لانکە و شۆڕش و خەبات و ئانیشا بیان ئیجا کولتور و فەرهەنگ و ڕەسەنایەتی و زوان و جلوبەرگ و هەورامی ئینە کارێشکردن یعنی کە من فرە و جاراچەنی خەڵکێکە مخابەلە ماکەدەن واتەنشا گیرانەتامێ حەقێەوە ئەو تۆ بە هەورامانی دێمی ئەچی بابەتەوە بە حکم و دۆڵەمەنی زوانەکەیش کولتورەکەیش ڕەسەنایەتەکەیش فەرهەنگەکەیش ئینەش هەر یون نییە چا بابەتاکە دلێ واتە وەڵی ناوێمانە یاگەش بۆەوەی مەزانم من مەبەستمانە یعنی کەسێوە نەتاو حەقێەوە ئەو تۆ بە هەورامانی بوو ئیترجە هەر مەجالێ نەبوو هەر پاسەکە عەرزم کرد ڕاستە زانی چێشە ماچۆ ڕێز و ئاڵتوورەشی ڕێز و ئاڵتوورەشی نالا ئاڵتونسانی وە براکەم معزەرەتم هەن پێسە ئێرانی ماچە هەر کەس ژیر نەبوو ژیر مەشناسۆ احترامان پێی وەرانوەرەکەیمان لووە ئابلیمەتێ کە هەم زوانێمانیێنێ هەم کەلتورێمانیێنێ ژیرەکێشە زانا هەورامی چم ژیرە دڵان من یا هەورا ژیرەی نام کابرێەوە ئەمە چوو زان و من کێنایا تۆکینی هەر وەختێ
کەسی وەرانوەرت سەلەم ناشۆرامی ژیرەکە احترام ئاقسشە گردێ ئەنە کابرا وش ژیرە تا ژیرێ نەبا مەزانە ژیرکێن تا ژیر نەبوو دڵانمەنی و ژیری هەورامی وڵا سەر و ئاقسی جەنابیتەیە من کوڕێ برادرم هەن سلێمانی ماچوو تاتەم وەسێتێش پێی کردەنە ماچواتش ئەگەر هەورامیە و دی سەر و یانێ و یێرەقاتی رەبێژ و سەرواتە شوونیشە و زەرەواری ئیلا حکمەتەشەن ئی من عەرزم کردی من مەتاوەچی بنمەڕەنەوە پی نەخوێنەواری وەست هەورامی کرد و هەر ئان نەماچوو ماچوو هەتا ژیر نەبی هەورامی بەشناسی ڕاست پێی گر کەسی هەر کەس هەن هەر زوانەیان هەر کەلتورەیان هەر حامسایەوە هەن تا ژیر نەبوو مەزان هەورامی کەعفان کۆمەڵەتر چا واتە وەڵی نابێ ما هەنێ من ماچوو مەسەی نەملا قاڵ بوو چیشی و ئەیام لا قاڵ بوو مەسەرەن موچیاری وێ ملا قاڵ بوو گلەیەوە ملا قاڵ بوو ئانە چەی نەزانێەوە ئینکەری پێ ماچۆ هانێەوە نە ئاوی واردۆ لێڵەژ مەکەر یا پیسش مەکەر یا تەوە خیانەتە کاکە تۆ یا ماچی بەڵنمەک مەبە بەڵنمەک مەبە نەماک تۆ سەر و سفرۆ کابرا سفرە دەرمە بە سەر و یانۆ کابرا و ژیوانی نانوەر و سفرە نانوەر و سفرە دڕانکی خیانەت مەکەرە چیانەیە یا جەهانێەوە نەهانە پێسە کابرا شاعر ماچۆ هانە پێسەن چیچۆ ئەوێت کە ئاوی چەنەوار خیانەت شتەنە مەکەرە چونکە مڵکێ گشتی کەس ڕاستە ئەخر ڕاستە هانە کوڕێ هەر سونەت و ژیانین ماچوو سەر و هانەیە شەوێ من نمۆسە تو تەماشۆی هوەری کەرە چی نەوەسی دەعبا و کەشی شەوێ نەمێ ئاواردەی با ڕاگیر نەبی چەنەس سەر و هانەیە منی شەرە وەرو ئینەی نمازین خەڵک مێنی شۆرە با پیس نەبوو تۆ باس و تاریف و هانێکەری هەر ئانەنە هەر جا ماچۆ تەنانەت ماچۆ تەوەنی مەوزە درێ ئاوەکی هەر تەوەنیش مەوزانێ پیس و پۆخڵش مەکەرە مڵکی گشتین خیانەت شتەنە مەکەرە ملۆ تعبیر و خیانەتیوە خیانەت چا ئاوی مەکەرە چا ئانێ مەکەرە کە ئاوی شەنەواردانەوە یا ماچوو گوشت لێڕان و وەری جەمنەتەوە قەسابی خاسترن ئی قەیمێ ما گرد ئەغڵە بەشە ئەپاسنێ بێنێ ئینە پێ ئارۆ کۆمەلگا ئێمە وە ژیانی ئێمە پندێەوە فرەوە تا تەفسیر وەرگێروی نا دەی ئارۆ ئێمە ئانەمانە ئێمە ئارۆ ماس و گاوە زەردەی وەرمێ گردمە ئاوەختی کابرا احتیاجش واتەنش گوشت و لاڕان و وێم وەرو نەتەو کەسی مەزان ئیستا هیچ وێژمەوەرۆ هەنوو گر کەسین وەرۆش وەرو ئینەی منەتەش زانۆنە وە زەرەرش بووەنە لاش وەنەکەرۆ وە غەڵەت و کفریش کەرۆ ماچۆ ئاەتەش واناوە ئینی قسێن نەبێ ئاەتە بێ شمە بەیاو دێنێ ئێمە وێمانیە نمێ ئێمە ورەشیە نمێ تەماشە و هەیکەل و من مەکارە چێنە قسەی کرد و وەختێ هەیکەل دارنا وەختێ وێم نا وێم بوو وێم قسێ کرد و بە گرد نامەعقوڵیە واچ و ناماقوڵیت کرد بە گرد زەریفیە واچ و زەریف بی ئافرین دەست دووەش بوو چەپا ڕاستە دینە دینیا چێ هەن بەخازواتی خاس و بەخرابی خراپ ئێمە مەتامی ئارۆ واچمێ سەد ناحەقیەکەرە و وەرانوەرەکەت چووکە ماس و گاوەکە کارمە یاری واچی وەحا سەوەرۆش کەر و سەر و سفرەکەیت نەقەت چەوە نمێ کوڕ ئاکوڕەنە ئارۆ ڕان و گۆشت و لاڕان و وێش وەرۆنەوە منەتەوە کەسی نەزان و ئیشەڵا هیوادارینمێ چی بەرنامەوە ئێمەوە چی کەناڵی ئێمەوە ئاوڕێوە جدی دریەوە نەو دەیەکی و خزمەت گوزاریەوە و خەڵکی وێشتا مەسەنە بێوە ڕۆکەرەوە ئێگە ئاوانە کردیوە ئەگە پسە جاری جارانیش نەبوو کەمتەر واسمێ فرێج نەبوو خەڵکیەوە هەر ڕۆکەرەوە ئێگە بەکرد ئینسان بە چارەکە یاونە جەوەرانوەرەکەش من 34 ساڵن هیچ داعشمنی شوورە یاونە چی حکوومەتی یاوانانە دەست شۆژ گیرە ئەگە پێوێشۆ نەبوو پێی دماوێت حەجگیز ئانە مەکەر بەر ئەرزت کرد و سەر و دەست و کوردیرە دەرەوە مەڕێ ئاوانە مەبوو دەسەوەش بکە عفانیان جە کاتما گرتی فرەوەش حاڵی بێمێ خزمەت و جەنابی تاوەش بوو ئیسفادەماکە جە و تەشتێکەکە جەواتە وەڵی جوان و جەنابی تۆ حەچەیە کردیەوە پێی دەرەوە مەڕێ بەشکی من غەڵەترە دوابوونە نەئیشەڵا لایەش وەنە کەراوە دەئیشەڵا سەرەتۆش وەشحاڵی بێ ئازەکەم عفانیان بیشەڵا ڕستاوەش بوو وینەرە وەشەویسا بەرنامە و هەوار و هەورامانی
تا ئەڵقێوەتەر و بەرنامەکەی ما و تا تەوەرێجە شوناس و کەلتور و ڕسەنایەتەر و هەورامانی گلایە تا بە خوای گەورەی مسپاربێ مگر وای رحیم جان